سلااوڕێ ساوڕێیان سەرچاوی ئێمە ئەسا هەندە قسە و باز دەکەین لەسەر جادو و نوشتا کە ئەو دەردەش یەکێک لەو دەردانەی ترە کەپتە ناو کۆمەلگای کوردی. خێربێن هاوڕێیان سەرچاوی ئێمە چەند بەسەتە لە ناو پەیج و شتەکانم بڵاو دەکەینەوە. بەخێربێن هاوڕێیان هەر دەردێکمان نییە، ئێمە هەرچی دەردە خڕبوویتەوە لە ناو کۆمەلگای کوردی بڕوا بکە، هەرچی دەردە خڕبوویتەوە لە ناو کۆمەلگای کوردی. ئەرێ و چالاکی ئەوڕۆ هاوڕێیان من بەس لە بە یەک شتی باسم کرد، ئێستا و بەڕێزەش تەلەفۆنی کرد هەر لە بۆ هەندێمە بزانین، ینی بەڕاستی ئەو میتۆدەی نوێ نۆشتەشی سروشتیان دروست کراوە. بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە ئێستا دەست بە هەندە قسە و باز دەکەین لەسەر نوشتا جادو و کورە مخەدەرات، کورە کلک و سەک، کلک و کلک و قاچبڕین وەچێ لە پشتیتیوە ئەو مەسوولانە بۆ وا دەکەنەوە بۆ نایانگرن. هەموو شتێک ژینگە سیاسەکە بڕیاردەرە بەڕێزان، ژینگە سیاسەکە بڕیاردەرە. لۆ لێرە ئەو شتە قێزەوە نانە نییە، هۆکارەکەی زۆر بەڕوونی دیارە، بەرپرس ئەوە دەکەن. سەرچاوی ئێمە هاوڕێیان خێر بێن هاوڕێیان ئەو موچەش هەروادێ کێشەی تێ دەکەوی، موچەش هەروادێ کێشەی تێ دەکەویت. ڕەوشی عێراق و هەرێم ئەرێ هاوڕێیان وەزیری بەرگریی سووریایی هەر هیچ نین، یعنی بە جددیمە هیچ نین. میدیای هەندە میدیای کوردی زۆر قەزیەکەیان گەورە دەکەن، یعنی بە جددی شەرم لە خۆتان ناکەن. کابرایەکە یعنی بەس کلاشکۆف و بیکیسیان مایە، سووریا ئەلەویەکانی پێ کۆنتڕۆڵ ناکرێت، دروزەکانی پێ کۆنتڕۆڵ ناکرێت، کوردی پێ کۆنتڕۆڵ ناکرێت، خۆی بکوژی 40-50,000 چەکداریە. لێ دوانە چ قێزەوەنیدایە چێ ئەوەندە گەورەی دەکەن کە ئەنەما ئەوان وەزعیان باشە و کورد خراپە، کورد کاکە شەرم بکەن، کورد بابە قەسەدە هەسەدە 120,000 چەکداری مدەڕەبی هەیە بە چەکی هەرە پێشکەوتووە. تو چ لەو وەزیر بەرگریەکی دەترسێن؟ ئەو هەموو دنیاە دێ هاوسۆزە لەگەر هەسەدەی لە بۆ من مەسەلەن ئەوەی مەعنەوی زۆر گەورەیە. کورد دوسێ چەکی زۆر بەهێزی لەدەستە، زۆر بەهێزی لەدەستەیەک هەموو ئەوەی نەوتی گازی سووریا لە کوردستانە. دوو داعش کاکە 50,000 داعش زیاترە بە ماڵ و منداڵ و بە ئەوانەوە کە زای چکارتەکە نە تورکیا نە دەوڵەتی دیمەشق دەتوانی ئەوانە وەربگری، کەسی قیان پێ نییە، کارە سات دەقوڵقی ئەوانە بەربن. بۆیە کارتی زۆر باشە دەستکورتە. ئەوەندە چیە هەندە میدیا هەیە، هەندە میدیا هەیە مەلغوم مینە مین. بەخێر بێن هاوڕێیان تەلەفۆنم لە بۆ دوو ژنی سلێمانی کرد، ناویان پەروینە. ئێستا لەبەر چاوین گۆش تەلەفۆنی لۆ دەکەین، ینی ئەوانیش ئەو کەتمانە دەکەن. بۆزانیت هەر ژن هەر پیا جادو ناکە، ژنەکان زیاترن دەکەن. دوو ژن لە سلێمانی ناویان پەروینە، ئەوانیش ئەو جادووە دەکەن. هەر چەندم کرد هەریان نەگرت. بۆ ئاخرزە لی دەپرسین، من دەزانم نەفی دەکاتن زانی هەر دەگری سوتفە شانسەکە بی هەندە قسە کوین. ئەگە غەڵەتیش بین دەرێن تاان کەس نایە بڵێ ئەرێ وەڵە ڕاستە، ئەوە دڵنیا بن. ئەمە هاوڕێیان هەر ناگری. بەخێر بێن سەرچاوی ئێمە بورم بەس با کورسیەکەم قسەک ڕاستکەم. سەرچاوی ئێمە لە دوێنێکەوە دوای ئەوەی دوو سەگ و گوجیلا دیتم، ینی بەڕاستیم زۆر پێتێک چوم. هاوڕێیان ئیشی من 100% ئەوە نییە،
يعني بس كاك أمام بشرين بشر مروفين خوين وقوشتين دو أمن أجل دوستم سه همو أجل دوستش مهربانية كي زياترا لخلچيتر يعني بجدي همو أنا أجل دوستن هم ثمانية دريشتر دبي هم بوزاني أجا ساق تبي في بتسدروا هم مهربان تري ويكم قناغي فاشيات ديكتاتوريات لو يدرس بيدكريت إنسان كسكت أزاري بنوركاني ترددا أزاري بنوركاني تردداتن وتندل البنوركاني تر أزار ندي أو عندما رف دوستي زيادة دبي أو عندما وجدان دوستي حتى سرشتش برزان لو روانجوا من بخم زور بيتك أتسم يعني كاتك كدبيني آخر أي هوار يعني هموش روح لبر الروح بودار الشوا يعني أتو مرضك وجتوا برغدك دبيني كخاتك قصابة زلادك أوادك كوكو إنسان هاواردك أتو أمش زور كسي أجل دوستش دري من أجل دوستم كسي تكو كبابي والي ذكر كاك خصك تدعي بيلنوا أزاني همو بونورك دبينين لفليم روحك شي لبرا هستي هي حزيليني أزار بدري حزيليني بخريطة بن بي اتر أتو هر باساوة شيلو دينيو أواني هر مرو بزن وقلت من الصين بقت همو مسلمان ساق دا كجريتوا دا خريط 1,250,000,000 بس الصين زي قال كمبوديا ولاوس أوانا جوشتان لكن بهرحال بين السر أو موضوعي أمن يعني وكو قلتم برقناقري ناك الرداوك دي ومن كإيش بكم ماويك لسري إيش دكم بس براسيم درقتناي أتو بي لوي إشكي ناكري أو همكو كردي أوروبا دزانن كات ليرة تسنگ أويا لو روانگهر بيمان لكري تسان روجك بين بس دينو السري زور كزالي تسان أوكا نا من أو دمو دزانن بيشتريش لك الشيخ أشكم قسكرت لدر بندي خامبو لسر مسيار قسم كده لسر بيهانش ديك ديمو سر أو موضوع أنا زادوا مشتبه بزدي آزاداني عجل تكاتاني دا كم تكابة برانا تكابة والله بارد دم بروان بيبكا ناو ويني أو كسانم لو بنيرن كس لاقي بساقو بشيرة دبرناوا كورو تاوانش زور بربرية داعش ناونية انتمانية داعش أخلاقه نازية أخلاقه أوي ذكري دارمانة لأخلاق كردواري دارمانة لإنسانيات دا إجبونك ستاي ما أوريان بويا رسوام كن همو ما بيكو بوار ندين هاوريان كومالك ديادي زور قيزوان حتى ناو كومال جاي كردي برواب كيستاكا تلفوني برادرك لزندان بو يعني جيب راقرتوا أي قوت يعني زندان برلا مخدرات جانزي كرديان برلا فيرا مخدرات كديو قسكا كان دقرين قورا كان لدريه لأوروبا قورا كان دقرين قسكا كان لدقرين مسيار بازي ملاكان حسين قردة سالية كان أو لجنة تحقيقي لسدانا نازم تيان لكب لبراو يا موازمان لهنا تحقيق شيء سريو بقنا شتي زانيان وقت خوي أو من دي باراسنا سريان وتيان لدواني مسؤولي هوليري شتي زانيان وتيان حسين قردة سالية وتحقيق شيء لسداكين بس هالحسينية براكم بس صدان ملا أو كارقي زوانا دكان كنوع أكل جندي لبناني نوع أكل هتكدني جنين أولا لقح بخانة قيزون ترى لبري فيل يعني دكان بدو آية قرآني لنجيان بقيز دكان جني كردي نقبتش دري قرآن ريدايا لآية باس كرايا كوركاتش خم أو أنا همو تاوان در حق بميلتا دكريدن قمار خانة جوادي خانة تندقي مالها جندي لبناني مثلا لهمو شارز كان كمو زوريان كرتوا برتيل كبوت دياديج حرباو لناوكم القاه ديان ديادي قزواني تر وكونشتو زادو يعني همو انا حتى قوريني ناوي كردي او بشك لو هز اسلامي انا هاتينا هاوريان ورسيريان كان ناو زلو برك دابو نريتي كردواري هر هميان قوريا كاكا خباوكو بابيراني ما كافر نبون يعني او زلو برقانيان لبرك دكرتيس او بزانا او بيوانديان امن ديار او دبن بس بزانا السيداد منطق تساقيتك بزانا يعني من بويا ناوي او دخيل ما بوي خلقه به أدب يعني جيلة شبيدا بو بس جوين نازاني قفت قوبك هيتي بيني هيتش
بەس دەزانی بێ جوولت پێ بدە هەڕەشەت لێ بکە ئەجا چی ترسنۆ شەوایە مەسەڵەن ئێستا من دەڵێم دژی نوشتە و جادم زۆر بە ئاشکرا دژی سەگ بڕینەوەم دژی ئازادانی سەگم لۆ ئێتر خەڵکێت تۆ کافری ئێ باشە بە چ حەقی ئەنی کافری بە جددی ئەمە شتەشی میهرەبانی باز دەکەی یا ئەنگۆ چن کۆمەڵێک کەس پەیدا بوونەوە کەی خۆتان هەویە تەوزیع دەکەن لە هەموو ئەوانە گرنگتر هاوڕێیان ئەو گروپە گەنجانە یان ئەو مەلایانەی کە ئەو تۆمەتانە ئاڕاستەی خەڵک دەکەن نمونەی کەسی ترسنۆکن پارتی وێچێتی ڕیشی مەلا دەسوستێنن سوسەیەکان دەخەنە زیندان مەلا و شارەکان دەگرن تێم تیرۆر دەکەن مزگەوت و بارەگاکان ئیهانە پێ دەکەن بە بارەگای یەکگرتو قورئانی ناوێرن بنێف لەل ترسنۆکی وەچی خۆیان نییە بەس گەنجێک دێتن لێرە گەنجێک لێرە دێتن قسە بکە کەسێک بێ قسە بکە هەزار کەس خۆی لێ دەبتە ئیمامی عەلی وەرە ترسنۆک ئەتو ئەگەر ڕاز دەکەی ئەگەر تو ڕاز دەکەی کاتێک لە ناو مزگەفت ئیهانە دەکرێت ڕیشی مەلا دوستاو دەمی قسەت بکرد بایە ئەو مزادانە چیە لەسەر و جێلاکی ئێمە لەو ئەوروپایە لەبەر ئەوی خەڵک دەگیرە دیتان محەممەد ساڵح چۆ ناو مزگەفت ئەوی قسەی بوو هاتە سەردەوی نەیجێڕاوە ئەوە موسڵ شتێکی باشیان کرد قسەیان نەکرد بەس بزانە ئەگەر ئەوە لە کوردستان با سەریان دەبڕی بەڵام لەبەرەوەی پۆلیسێک لەوێ دانیشی و لەبەرەوەی قانون هەیە یەک کەس ناوێری قسە بکە دەیانجا قورئان سووتە بۆیە کەس مزارەوە لەمان لە سەمە نەکاتن لێرە بە چاتێک چات جوێندان من ئەوە دەڵێم بەگشتیمە چات و جوێندان من پێم دەکرێت کامەی جوێندەدا لە مەلا مستەفاوە بێمە خوارێ لە بۆ تاڵەبانی بەس کاکە ئەدی ئەدەب و ئەخلاق بۆیە کەس ئەوە نەکە ئێمە کە ناینە پشت ئەو جوێنانە لەبەر ئەو دیاردەیەکی قێزەوە ناگەنە هەموو کەس دەتوانێت لە کۆمنت ئەوە بڕشێتەوە ئەوە هیچ ئازایەتیش نییە هاوڕێیان من ئەوەم دەردێکە یعنی جیرێک پەیدا بووە هیچ گفتوگۆ نازانی کورە سەری سپیە با پیرە دێ جوێنت پێ دەدا جوێنت پێدا ئەو پارتی وێچێتیش دەمی ئەو نەوعانە دەکەن بە تایبەتی پارتی مەدرسەی پارتی چی ئەبوو چۆیە دەبینن ئەبوو چی چۆ مەدرسەی پارتیە هاوڕێیان بێنە سەر جادوی نوشتە زۆر کەس بە من دەڵێ ئەوانە هیچ ڕەتیان بە دین نییە وەڵا بە نوشتە دەکرێت بە ئاەتی قورئان دەنووسرێ بە بسمیلا دەست پێ دەکرێت تێم دەگەی یعنی هەمووتان مەلا عەلیتان دیت مەلا عومەر دارەتوویتان دیتیە بە نمونە یعنی ئەو شێخەکان شێخ لوقمان دێ هەموو بە بسمیلا دەست پێ دەکرێت هەموو بە ئایتێکی ئاینین دەست پێ دەکەن بۆ مەلاکان بۆ یەکێتی زانایان فتوە نادا بڵێ بابەوە حرامە بە نمونە بۆ نایان بیکەن لەسەر ئەوە کاتی ئەوەیە بە قوربان ئەمن دەزانم یعنی باڵێکی گەورە چکە مە ئێستاش نازانیت چۆنیە هەیە دەڵێ شەرع و هەیە دەڵێ شەرع نییە بۆیە باشترین شت ئەگەر ئەنگۆ دژی ئەو دیاردن وەرن فتوا دەرکە بڵێ نابی کەس بیکە کە فتوای ئیسلامیەکان زۆر کاریگەری خۆی دەبی با مەلاکان خودبە بدەن بڵێ نابی ئازاری ئاژەڵ بدرێ کاکەەوە سەگ پرتان دەداتێ ئەدی کەر و کشی لە نێکبەت ئێسەجش وەکو ئینسان کە خواردنی نادرێتێ خواردن گردەگری ئێسەجش وایە بە قوربان تۆ هیچی نادەیە دەڵێ ناشبی هەبیتن ئێ باشە خوددا خڵقی کردی ئەو هاالەیە بە سێ مانجی سەتی دەکوژی هەزار پەیدا دەبتەوە کو عیلاج دەکەی ئەوە ئیشی حکوومەتە بەس قەزمان لێرەدا زۆر کەس بەم دەڵێ ئەوە تۆ نابی دێ ئەو هەموو تاوانەی دەبینی قسە ناکە بەس دێتەوە لۆ باسی مەلا دەکەی کورە مەلاکان شێخەکان هەموو ئەوانەی بێدەنگن لە ئاز ئەو تاوانە ئەو مەلای قوتبەی چیە جومعان دەبێ ئەو قوتبانە بدەکەن لە ناو کۆمەلگایە قەیدی دیتان کێشەیەک و ئازارێکی خەڵک باز بکە بڕۆ پارەی بدێ چت دەوێت لۆ پێی دەکەی بە پارە بەس بێ پارە نایکە ئیتخوا دین بووە بە پارە ئیش بکرێ بە جددیمە دین بووە بە پارە ئیش بکرێ زەواجی دەکەی تەلاقە دەی تێم دەگەی سولحەچی دەکەی نازانم چ دەکەی هەموو پارەیان چاویان مۆن دەکەنەوە مەولودە چی دەکەی هاوڕێیان بێنە سەر ئەوە نوشتە و جادوو کۆن هەبوو بەس هیچی هەمووی دوای زادەی دوای ڕاپەڕینە دوو ئیتیجا یەک حکوومەتی هەرێم ئەو ژینگەی لۆ لەبار کردینە ژینگەی سیاسی بڕیاردەری ناو کۆمەلگایە هاوڕێیان بۆ لێرە نییە دەبا ژنەکی ئەوروپی بێ بتوانی برێ مسیارە لەگە دەکەم دەبا ژنەکی ئەوروپی بێ بڵێ کاکە من نوشتە لۆ دەکەم بزانە بڕوا دەکە یان نا لۆ ئاسی بیرکردنەوەیە دەبا لە ڕۆژ ئاوای کوردستان کە هەر کووردە بڕۆ بڕێ من نوشتە و زادوو لۆ دەکەم
دەبا ژینگە سیاسەکە لێ بگەڕێ مەلا عەلی و ئەوانە سەر هەڵبدەن عومەر دارەتووی ئاوای دەکرد دەیگوت گەرمی ئاو دەدا گەنم گەرمی تۆ دەکرد 20 سیسی پێکەوە ئەوە دەکرد ئەوە یەکەم شت ئیهانەیە و حکوومەتی هەرێم لێی بەرپرسە پارتی وێچێتی لێی بەرپرسن مەسرور و پاڤل لێی بەرپرسن کە من دێ مەسەلەکە بە خۆیان زادەی ئەو مەدرسەن بەڵام لە ڕووی قانونی و ئەخلاقی ئەوانە بەرپرسن هاوڕێیان ئەوانە دەتوان سنوور دابنن کە بوار دەدەن لەبەر ئەوەی حەز دەکەن وابێتن بۆ ئەوی کۆمەلگا فاسد بێ بۆ ئەوی بەرەو شتی پرۆپوز بڕوا تاوەکو بە مەلایەک بڕوان پێ بکەن هەموو ئەوانەی نوشتە و زادوو دەکەن هەموو ئەو مەلایە دیارە و ئەوەکان زۆر بەیان ناڵێ بەویژدانێ بڵێوەیە هەموو بە تەنسیقی پاراستن و زانیاری خەبەریان لێ وەردەگرن و مەسئولەکان ئەوەتان پێ بڵێم تکایە بوار مەدەن بستنەکن ئەوانە بڕوا بکەن هەر کچ و ژنە چوب تێوێندە سواری بوونە لە من وەگرن و دەیان فرۆشتنەوە و گەوادیش دەکەن ئەمن بەرپرسم نەسە ئەوەی باشە یعنی ئەمن ئەوە خەبەرە مەسەلەکە ویژدانیە من ژنی مەلا هەبووە جاری کەش باسم کردیە بە منی گوتیە مێردەکە مسیاری کردیە گرتیتم پێم گوتیە کاچی من قەیدی ناکە مسیار دەکەی بەس کوڕ شەرم لە خۆت ناکەی دوای ئەو ژنەکان دەفرۆشیەوە مەسوول بڕوان پێ بکە بەس خۆ ئەخلاقی ناتوانم دەنگ بڵاوکەمەوە هەر پەزیریشم نەکردیە خۆ ناتوانم ناوی ژنەی بدەمیان ئەوە بی بەس بڕوان پێ بکەن من کادیری زانیاری هەیە پاراستنە ئەڵێ ئەوانە معلوماتمان لۆ خڕدەکەنەوە ئەگامان لەوە دەبی مەسئولەکان ژنی جوانیان لە بۆ دەبەن تێم دەگەی ژنی جوانیان لۆ دەبەن لەبەر ئەوەی تابواریان پێ بدەن ژنەکان گەوادیان بۆ دەکەن ژنە ئەو ژنانی جادوو نیشتە دەکەن یعنی ئەو نەوعا بە سەبەبێک لە سەبەبەکانە و هیچ سانسۆرێک نییە لەسەریان هیچ حزبێک نایە ئیش لەسەر نیشتە و زادووی کە بڵێ هیچ میدیایەکی کوردی نایە ئیسارەی بکە بەجددی چ میدیایەکتان دیتی بێ ئەو دیاردە قێزەوەنانە ڕسوا بکە ئەمە بەستان بێن دەست ناپاک ئەو خیانەتەی کرد ئەوەی دزی کورە بابا کۆمەلگا هەڵتەکە هەڵ ئادابی کۆمەڵایەتی نمانێ لەناو کۆمەلگا کەسێک نایە قسە لەسەر ئەو شتانە بکات یعنی کۆمەلگا گۆڕا ئەو کۆمەلگا کوردی نمایە بەرەو یعنی لە 50 کۆمەلگای کوردی زۆر پێشکەوتوتر بلەوەی ئێستا هەیە کە بە ئاسانی دەتوان سەیتەرەی لەسەر بکەن مخدراتی بڵاو دەکەنەوە مەلهە و قەحبەخانەکان بڵاو دەکەنەوە ئیتر مسیار بڵاو دەکەنەوە جادو نوشتە بڵاو دەکەنەوە بابە سەقافەت لەکوێ ماوە بەڵام علم و سەقافەت بڵاو ناکەنەوە حزبەکان پەروەردەی خەڵک ناکەن لۆ لەبەر ئەوەی بەونەوە ئەی ئاوە دەستە مۆیان دەکەن بەڵام تا کە وشیار بی با بوێرن وەی لەگە بکەن وەکو گوتمەوە ئەوروپا بابێن بەونەوە ئەی ئەوە بکەن هاوڕێیان بڕوان پێ بکەن هەموو بوونە ملیۆنێر ئەوانەی نیشتە و زادوو دەکەن زائیدەن وەکو گوتم گەوادی لۆ مەسئولەکان دەکەن من بە ئاشکراوە ئەڵێم بە ئاشکراوە بەڵگەم لایە بەڵام کاکە ژیانی ئینسانە من دوێنێ لەسەر دیارە ڕەش ناوی کچەشیان پێگوتم کردمە نوقات یعنی ئەم سۆر چەندین کەس دەزانم لەش فرۆشە بەس کاکە ناکرێ ناوی بدەم وەڵڵا دەزانم لە ئاسایشی هەولێرێ یەک دووەچیان هەیە ئەوە ئیشیانە یەک شەبەکەیان لەدەستە چەندین مەسئولیان گرتیە لە شوقەی شێزێ باشە ئەبە ئەوی بڵێم چەندین مەسئولی خۆیان لە ململانی خۆیان ملشکاندیە بەشێکی لەو شتەیەش لە بۆ ئەو ینی ملشکانی یەکتریشە بووە بوونە ملیۆنێر ئەو شێخ لوقمانەی کە باز دەکەین بڕواکەن نوشتەی بە دۆلار و بە پارەی خەیاڵیە سەری گەورەیە ئەوە نیڤۆی ئەوەی کورا کلاسیەکە باوا برێ کلاسیەکە وردەکارەکان نییە و بەس مەسئولە باڵاکان دەست نەکردنی بەس مەسئولە باڵاکان دەست نەکردنی ئەوانەیشی دەست نەکردنی ئەوەتە با ناوەکان بخینمەوە هاوڕێیان ئەو مەسئولە گەورە شێخ جەعفەر یەک لەوانە برایەکی لاهور شێخ زەنجی یەک لەوانە ڕاوەستان ئەوە ناوەکانیان نووسی بوو ئاکۆ بە چل دەفتەر سڵۆ دەکرێتن شاناس شێخ لێر برای شێخ جەعفەر ئەوە دەڕوا وەستا حەسەن پۆڵاتی شێخ زەنجی
ئەوانە بەشەکن باشە ئەوە بەشەکە خەڵکێک لێ بەوە ئەو لوقمانە خەڵکی کوشتیە لە ناو ژوورەکەی خۆی 1 سەعات مەجیرەیە کوردێکی ئێران بووە بەهەرحاڵ مەجالیان دەدەن لەوەکو گوتم پارەیان دەدەن وەکو گەوادیان لۆ دەکەن هەمووش ئەوانەی جادوونوشتە دەکەن هەموو ئەوانەی هاوڕێیان بۆی نایانگرن شریکن مەلا عەلی کەلەکتان دیت بەخۆی گوتی من لەو هەندێ دەرچوونە بەر ئەو برم دەرچوونە بەرەوەی داوای پارەیان لێ دەکردن شریکاتێن کاکە حزب و حکومات ئیشی ئەوەیە ڕێ بگری لە دیاردەی ئەوە هەموو تاوانە دەستڕێژی سکسی دەکرێت بەرتیل وەت دەگیرێ کۆمەلگا فاسد دەکرێت حکومەت دەچێ ئومێد خۆشناو لە چێ بەس بێنبرێ لە چێ بڕوار کە گەیشتە کەلەمی هەندێک مەلەف لەسەر ئەوانە بڵاوکەمەوە ئابڕویان ببن هەواڵە بوەکە لە چێ بەجددی ئەنگۆ مەحافزن مدیری ئاسایشەکان لە چێن ئەگە بە خۆتان دەستان تێدان یەکەم دەزان بە خۆتان دەستان تێدایە بۆ عادەتەن یعنی وەمان لێ دەکەن هەندێک مەلەڤین کاکە ناکرێت کۆمەلگای کوردی وا فاسد بکەن کەس قسە نەکات کێشەی کورد لە باشوور هەر دزین و ناپاچی نییە هەڵتەکاندنی کۆمەلگای کوردیە لە ئادابی کۆمەڵایەتی تورکیا و ئێران هەرچی شتی پیس و فرێ دەدەنە باشوور یعنی شتێک نەمایە ناوی جوانی کۆمەلگای کوردی بیتن تخوا معقولە شاری هەڵمەت و قوربانی یەکێتی نیشتیمانی سۆسیال دیموکراتە سڕە بگرن لای ئەو شێخ لوقمانە قۆڵ بڕێی تخوا معقولە بە شاب خەڵکەیە لێیدایە لێ لەو شێخ لوقمانەیدایە بە شاب لێیدایە لەو لە بەرپرسە چێرە باڵایەکێتی گوتتی لێی گەڕێ لە شرۆژ دەگیرێ مەسئولێک دێ لەسەری بە جواب دێ ئەوە لە هەموو شوێنەکان هەیە هاوڕێیان لە هەموو شوێنەکان هەیە لە وڵاتانی عەرەبی ئەوانە ئەوانە شەبەکە ئەو ئاسایش و پاراستن و حزب لە پشتیانە بۆیە دوو ئیسلامیەکان قەت نایان فتووا لەسەر ئەو شتانە بدەن قەت نایان حزبە ئیسلامیەکان دەڵێ ما دژی ئەوە بن دژنی بەس ئەوان بەس دژی ئەوەن یەکێک ئەوە دەڵێ سەگ گڵاونی ئەویان لا گرنگە کوردی یەزیدی نابی قەتل و عام بکرێ ئەویان لا گرنگە تۆ بنەبینی قەت ڕۆژێک لە ڕۆژان ئەو هەموو حزب ئیسلامیە بێ لەسەر مسیار قسە بکە کە بێ ئەخلاقترین کە لە گوندی لوبنانی بێ ئەخلاقترە دەبینی بێن کاکە نابی سەجی گوجیلەی یەک مانگ دەچی دەیبەنە دەرێ بە جادوو بە نوشتا بڵێ بابە ئەوەیە لە دینی ئیسلام نییە وەرە قسە بکەن وەرە تەعلیمان بدە حزبەکەی خۆت حزبی ئیسلامی لۆ چ هەیە چ نموزەجێکتان پێیە باشتر لەوانە هاوڕێیان تۆ تەسەوور کە نەکرد ئەوانە دوێنێ ئەوم لێ بڵاوکردنەوە لۆکە شاناس گۆرانی بەسەر سلوود ئاوازدانەری هەڵکەوت زایری بێڕەوشت هونەری ئەدەبی کوردی چییە هەڵکەوت زایرە لە باشوور سانا بەرزنجێک دەنجی خۆشبووچیان لێ کرد زەکەریاک دەنجی خۆشبووچیان کردیانە بزنس عەدنان کەریمە هەموو خەڵک خۆشی دەویست چۆن زەلیلیان کردیان کرد کە تااقەتی گوێمان لە گۆرانیەکانی نەمینێ کورەت کامەی هونەر و ئەدەبە جوانیە ئەوانە جوانی کوژن بەس یەک لەوانە هەڵکەوت زایرە بڕە ئەوم گوسیلانەی دەستی هەڵکەوت زایر هەموو ئیشێغ لوقمانیە نوشتەی لۆ دەکاتن ژنی لە بۆ ئەوە بکات ئەوە هونەرمەندەکەتە ئەوە هونەرمەندت دیتیە بێن گۆرانی بەسەر جادو کەردا بڵێ پڕ لە کفریشە ئیسلامیەکان لۆ ناچم قسە بکەن بڕۆ جێلەو گۆرانیەی هەڵکەوت زایر و شاناز بزانم پڕ لە جوێن و تەشیر کفری تێدایانە هاوڕێیان لەوەش کارەساتر بڕوان پێ بکەن بڕوان پێکەوە قسەی جادوکەرەکە کاکە قوزە کەمتیاری لە بۆ مەلا بەختیاری هینایە لە بۆ حاکم قادری هینایە ئەی کاچی خۆم ئەوە منەوەرەکەیە مەلا بەختیار کە قسە دەکە ئەڵێ خوایە هەموو خەڵک پێی دەچیتن لە پێناوی بۆنی ناوگەڵی پیسی دەست لە بۆ هەموو کارتێک دەبا لەوانە من ئەوی کە بە من دەڵێ من تا ئێستا غەڵەتم لێ نەدیتیە وتی جادوکەر وتی چلۆ مەلا بەختیار دەستچوونە ماڵیان باشە بڕوان پێ بکە بە ویژدانەوە نەبێ ئەو قسانە ناکەم تۆ منەوەرەکەت وایە تۆ مەسعود بارزانیت لە مەلا مستەفاوە بڕوان پێ بکە ئەو بەڕکەی مەسعودی جارەکەی تر هەموو ئەو ڕسمانەمان بڵاو کردەوە گول لە نەبڕی لێرێ خۆی دادەنێ قەنەعەتی وایە بەوەی گول لێ نادرێ تێم دەگەی مەسعود دەستە هەموو سەفەرەکی لە ناو کوردستان دەرەوە لێرێ خۆی دادەنێ
كأجر نتي مسرور كوري دي وردقري أو عقلية تبي بافل طالباني لو ما وانا بلون باس كردن وفد شرواني مغرب كردي لمؤتمر سوسيال ديمقراط هو لمغرب لبو مؤتمر لقى زادو كركان بعد دفتر بس نشتو هنا كان يويت زيبوا نينا ليد زيل جنكي هل بعد سيد شان كريوان كان يخواد كارسات اليرة دا عوريان أوانا بروان بيه شعناز إبراهيم أحمد سي دفتر نشتي كرتتا بيني أو دوي تقدري بردا بروان بيبك همو مسؤولة كان يشتي بارتي كرديتيان نشتا دسنا مغرب لوجن لبو أوانش نشتا لا كردستان براو بيددن أواني ناجيري أوانا همو تاوانا هیچ وجدانیان نیه هیچ قیم و اخلاقیان نه لئستان نه لبو هیچ بیر ناکنن و کۆمەلگای کوردی بەرەو چێ دەبن تۆ سەیری ڕۆژئاوا بکە هەر ئەو ژنەیە پیادەی وڵات دەکە داعش دەشتێنیتن لای ئێمەش لەگەر ئەو پەڕی ڕێزم زێر تێم دەگەی سناپچات بۆتۆکس فیلەر نشتا جادوو ئەوە فێرە ژنی کورد دەکەن ئەوە بۆتۆکس فیلەر هەتا حەدێک مافە بەڵام کاکە بۆ لە ئۆڕوپای ئەوە نییە بۆ لە ڕۆژئاوا ئەوە نییە کە کوردە و متەخەلفترە لۆ لەوێن دەر لە باشوور ئەوەن دەخۆ مناڵم ڕۆژئاوا یعنی هەموو شتە بەس کاکە هەمان کورد ئەها کیلۆمەترێک لە یەک دوور نینە لەو بەری ئاویلۆ لۆ دوو عەقڵ و سیستەمە ژینگە سیاسەکەیە کاتێک کە مەسعود و مەسرور و پاڤل و قوباد و لاهور و ئەوانە بڕوایان بە نوشتە و زادوو بیتن ئێکاچ خۆم کو شێخ لوقمانەکان سڕەی لەسەر ناگیرێ نەمانی حەرەکەیەکی پێشکەوت و خوازی بڕوا بکەن لە کۆندا مەلا و ئەوانەیان دەتوانی وە بکەن کاکە کۆمەلگای کوردی زۆر و شیار بوو لە هەفتا هەشتاکە ئێستا ئەو جەوە ئیسلامیە سیاسی هاتیە ئەوانە برەو پێدەدەن نەئیدانە دەکەن نەدژن مەجالیش دەدەن مسیار مەجال دەدەن چەندین ناوی کادر یەکگرتووم وەختی خۆیان لە بۆ ناردن کە مسیار دەکەن ئەو یەکگرتوو باش بوو ئەلحەق یعنی ئیدانەی کرد بەس چەند پەیڕەوی دەکا کاکە وەکو گوتم سەگ کوشتن ژن کوشتن ئەوانە زۆر بەدەگمەن بوو لە ناو کۆمەلگای کوردی هەموو زادەی دوای ڕاپەڕینی ئەو ژینگە سیاسیە لە دەسەڵات لەو حیزبە ئیسلامیانە دەبی بە ئاشکرا پەنجەی بخەینە سەرێ چێ تووڕە دەبی تووڕە نابی ئەمن ئیش لە بۆ ڤیو ناکەم ئیش لە بۆ ناکەم دڵی هەموو خەڵک ڕازی بکەم من باوەڕی خۆم بڵاو دەکەمەوە هاوڕێیان ئەوڕۆ لێم تووڕەن سبەی دەزانن ئەوەی ئەمن دەستیلۆ دەبەم ئەرکەچی ئەخلاقی ڕۆشنبیریە من لەو دەنگ و ڕەنگانە نەبوومە قەت هەموو کات دەبی شەقاوەک لە پێش کۆمەلگابی نەک لە تەک کۆمەلگابی ترسد نەبی ئیش لە بۆ ڤیو دەکەی لۆ دەرخست چێ لێم تووڕە دەبی ئەوڕۆ تووڕە دەبی سبەی تێدەگام دەستم لۆ چوومە لە فەک بردیا چەندە لە خزمەتی ئەو کۆمەلگایە بووینە من لەو دەنگ و ڕۆشنبیرە ترسنۆکانەش نیم جێ خۆم کەرکەم چاو چێرکەم لە ئاست پارتیۆچێتی چ دەکەن مەلا چ دەکەن شێخ چ دەکەن هونەرمەند چ دەکەن ئەدیب و نووسەر چ دەکە بێدەنگ بم قسە دەکەم دەنگ هەڵدەبڕم بە ڕێزەوە بە ویژدانیشەوە ئەگەر ئەو قسانە من دەیکەم لە ناو کۆمەلگانیە وەرن بڵێن درۆی دەکەی بوختان دەکەی ئەوەی کۆمەلگای کوردی هەڵتەکاندیە کە ناوێری داوای موچە بکە هەر حیزبی دەسەڵات نییە ئەو ژینگە سیاسی کەشە کۆمەلگای هەڵتەکاندیە بەدیلەکانی دەسەڵات لەوی خراپترن کاکە من یعنی بەرپرسی ئۆپۆزیسیۆن پێم وتێ بابە تەرکیز لەسەر ئاژەڵدۆسی بکەن ئۆهۆ وەختی هەندێ بابە ئەم ئینسان ناپێ قوتار ناکرێ خەڵک لێمان ناکرێ کورە ئیشی تۆ ئەوەیە و کۆمەلگایە بگۆڕی نەک تەسلیمی بی نەک لەگەری بڕۆی هەموو ئەوانەی گۆڕانکاریان کردیە سەرەتا ڕوبەڕووی ڕەخنە بووینەتەوە سەرەتا جیرانە کوژرانە نەفرەتیان لێکرایە سووتێنرایە لە سەردەمی کەنیسەی بەڵام سەروەرێکی گەورەی تۆمار کردیە بەهەرحاڵ هاوڕێیان کاتان لێ دەکەم ئەمن ئەوەم لۆنگۆیە بڕوا بکەن نە بەرەبابی من مسیار دەکا نە جادە و نیشتە دەکەن دینداری خۆشیان دەکەن یعنی بڕۆ ڕسمی دایکم لە پشتەوە دابوو هەتا من لەگە بابم پێم وایە لە هەموو ئەو مەلایانەی کە ئەو بانگەشانە دەکەن دڵسۆزتر بوون نەک بابووداچی هەمومان بەڵام کاکە بڕوان پێ بکەن بە ئاستی گوندی لوبنانی مسیار ستەم لە خەڵک دەکرێت ژنی کورت هەتک دەکرێت زۆر خۆشە ئەوەی دەرێ شەرەف ناموس دەبی ئەوەندەی دیار بی کورە بابە ئەوەندەی دیارە بەزەی باتە ژۆرە بە دوو ئاەتی سواری دەبی
بەنیشتە و زادوو سواری دەبی هەرچی چوونەکەن ئەو شێخ و مەلایەنە بڕوا بکە هەم پارەتان لێ بەردەنەوە هەم ئەوە دەکەن یەک خاڵی کۆتاییش بڵێم چاکە لە بیرم نەچوو هاوڕێیان ئەو شێخ لوقمانەیەک لەوانە ئەوە دیارە ڕەش بەنمونە دیارە ڕەش بەسای بڕوا بکە و دیارە ڕەشە داوای لە چەند کچ کردیە ڕسمی ڕووتی خۆتم لۆ بێن نەحسن لە سەعات دەگرم نەحس بەوەی دەتوانم نەحس ئللا بەوەی دوای ئەو فۆتۆشۆپی خەڵک دەکا بڵاو دەکاتەوە ئەوەندە بێڕەوشتە خۆشبەختانە دیتان ئەم نەوشتم بڵاو کردەوە دار و بەر نەفرەتی لێ کرد یەکەم جارە کەس قسە بە من ناڵێ لەبەرەوەی ئازارێکی ناو کۆمەلگایە بڕۆ ژۆرێکن شێخ لوقمان یەک کۆمەڵ ئەوراق دانرایە ئەوە ئی ڕسقە ئەوە ئی منداڵ بوونە ئەوە ئی نازانم کورە خۆشەویستیە ئەوە بێگەیشتنە شتە قۆڕقۆڕانە بە چش دەکاتن لەگەڵ مەسوولانە شەبەکەی هەیە شێخ لوقمان لەگەڵ موسکە لەگەر هەندێک کۆمەڵێک دەڵاڵی ئەو دەڵانان دەچن مەسەن بە ئاسایش دەن ئاسایش هەندە شتیان و تەرتیب دەکە ئینفۆرماسیۆنیان دەداتێ کچە چێک بەتێ دەرێت و کچی وای چەوەندە برایە تێر کو دەزانی کورە بابە ئاسایش دەیداتێ کاچی خۆم جادوگەرەکان هەموو معلومات بە یەکتر دەگۆڕنەوە بڕوان پێ بکەن هەموو معلومات دەگۆڕنەوە کابراایك دەستەکەن جادوکەرش کە دەرێ کوورە شتێکی وایە ئاگات لە خۆبی ئەو مەشروعات لەدەستا ئەوە زەرەر دەکەی جادوکەرەکەی برادەرەکەی خۆی بە شێشی تەنسیقکەنەتە سقە بەیەک بکەن ئەو شێخ لوقمانە هەرچی دز و جەردەی سلێمانی هەیە لەگەری تەنسیقی هەبوو لە نەوەتەکان یەک گروپ لە شارە زوور گولە باران کرا لەبەرەی هەموو سەر بە شێخ لوقمان بوو شێخ لوقمانیش ژیرە بەریاندا کۆسر ڕەسوول بەریدا بۆ زانیاریتە بڕۆم بپرسن لە نەوەتەکان قەت لەسە دەیە هاوڕێیان ئەوانە هەموو کڵاوات دەکەن نەو خەڵکەی یەک فەردە بەرد و ئەلگوسیلیان دانایان نازان بە دەفتەر دەفرۆشن کورە کاکە یعنی تۆ تا دوو فلیسی خردەکەی ئەوە دەبی دەدەنە ژن نییە کامیرە چی ئەستا ئەمنا باسی ئەو دوو پەروینیان کردوتیان کامیرەیان لە ژۆرە دانایە باش کامیرە لۆ تێ لۆ نوشتەی ئەگە لۆ تەسویر نەبی یعنی ئەنگۆ زۆر شەریفن ئەوانەی خۆیان لەسەر ئێمە دەگەن لە کاتێکدا سۆر دەزانن ئەو شێخ و مەلایانە زۆربەی هەرە زۆریان ئەوە دەکەن ئەو کەتنانە دەکەن بەڕێزان ئەچەنەوە قسێک دەبتە ڕێکلام لۆیان بڕۆن لە کەبابخانەی عەباس نزیک ئەوەی عەباس ئەبوو شوان چایخانە کێ نازانم عەباس ئەبوو شوانە شتێکی وایە ئەتوانم لێرە ئەوە بم لە سلێمانی ڕێنگەم بزانن لەوێ زۆربەی جادوکەرەکانی خردەبنەوە معلومات دەدەنە یەکتری بەو میلەتە نێکبەتەی ڕادەبوێرن لە هەولێرش هەیە ئەمن ئەوە لێرە ڕادەگەێنم ئومێد خۆشنا و قایم قام نەبەس ئەوانە بارزان قەسەب ئەوانە نەگۆڕن واحد بیمە لە فی ئێوە هەندە شتێ دەستی لە بۆ بم تاکە بۆ نایکەن یعنی تۆ حکوومەتی لۆ نایکەی دەرەقەتی گوندی لوبنانی نایی دەرەقەتی پاڵاوگەر ئەوەکان نایە خۆ دەرەقەتی ئەو بێڕەوشتانە دێن بۆ بواردەدەن ئەو عەقڵە کۆنە پەرستیە ئەو ژینگە پیسە ئەو تافعەڵتەکان نا پیاوی کورد یەکێک بەتی چاوی خراپ سەیری ژنەکەی بکرد بایە دەیدا بەرگولا بەنمونە ئێکاکەتی غیرەت و کەرامەتە لە چێ شێخ و مەلایانە بەناو ژنی کورد کەتینە بڕوان پێ بکە دۆ دووسێ چیرۆکەتان نەبۆ بڵێم زارش کەش باسم کردیە لە مێژە بە کۆمەلگای کوردی زوو بە بیری بینیەوە ئەو شێخ زەعفەرە بەوەف دەچی مەکتەب سیاسی چوو بەکەن شێخ لوقمانی وتی ئایندەی سیاسی بەچێ دەڕوا ئەی هاوار باشە ژنی مەکتەب سیاسیە چوویتە کنی ئەو شێخ لوقمانەی من خەڵکی چاردەوروبەری شێخ لوقمانی لێم نزیکە پێی گوتیە هەوڵدەت نوشتێک بکە پاسەوانەکی هەیە حەزم لێیە سکسم نەگە بکە باشە دوای دەکا شێخ لوقمانیش دوای دەکا لەسەر بسم الله الرحمن الرحیم مامۆستا یا شێخ ژنی مەسئول چووە دوو منداڵی لە خۆی نەبووە گوتی یا شێخ دەوی مێردەکەم بگرە شک ناکە ئەوانە ئاوا دەکەن ئەو دیارە ڕەشە کچ نەمایە قۆڵی نەبڕیتن لە هەولێرش دەیان هەیە لە دهۆک شەیە مەسعود بارزانی باسی قیەم و ئەخلاق دەکە خەڵک سەرداش بەس باسی فەنتاسیای کرد پارچەیان کرد کوشتیان بەڵام هەتیکی ژنی کورد دەکرێت مەسعود بارزانی وەم زانی زۆر پێشکەوت خوازە دەیان گوت
وەڵا بڕیاریدا هیچ سەرۆک خێڵک نابی محافزەکانیش استقبالی بکەن بەڵام بوار بەو شتە قێزەوانانە دەدا بەخۆی گولە نەبڕ لێرە لە سینجیدا دەنێن پاڤل تالەبانی لە ئەوەی گەورە بووە ئەی هاوار نوشتەی بینی نوشتە لە مەغریب کوڕی شەرم لە خۆتان بکەن تخوا ئەنگۆی هەندێنە ببنە حکومڕان ئاوڕیان یعنی بڕوا بکات لە هەموو بوارە کۆمەلگای کوردی هەڵدەتەچێنی کە تو تەخەلفە بوو یعنی ئازادبوونی گەلە قورسە وەکو گوتم با لە ئەوروپای شێخ و مەلا و کەنیسەیەک بتوانانی ئاوا قۆڵی ژن ببڕی با لە ڕۆژئاوا بتوانین وا بکەین لە ڕۆژئاوای نیشتیمان لۆ لەبەر ئەوەی ژینگە سیاسیەکان بەس لەبەر ئەوەی لە بن دەسەڵاتی پارتیشتی مەسوولەکان پارەخ پێخر دەکەنەوە ئەو ناوگەڵە پیسەکانیانی پێ دادەمرچێنەوە بوار بە هەموو شتێک دەدەن کە ئایندەی کورد بەرەو چێ دەڕوا دایە گرنگ نییە گرنگ پارە و ناوگەڵیان پێپڕ بکرێتەوە کاتە چ خۆش